بێت کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کردووە 10 زیندانی سیاسی کورد لە بەندیخانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستاندا لە سەرەتاترین ماف بێبەشکراون. لە ڕاگەیانەکەدا هاتووە سەفیە سادقی تەمەن 27 ساڵ لە بەندیخانەی شاری سنە خەڵکی سەڵماسە و لە ساڵی 1391 هەتاوی 15 ساڵ حکمی بەسەردا سەپێندراوە. زێنەب جەلالیان لە زیندانی شاری خۆیەدایە و لە مانگی ڕەشەمەی ساڵی 1386 هەتاوی لە شاری کرمانشار دەست بەسەر کراوە و زیندانی هەتاهەتایی بەسەردا سەپێندراوە. عوسمان مستەفاپور لە ساڵی 1370 هەتاوی دەست بەسەر کراوە و لە زیندانی ورمێ حکمی 25 ساڵ زیندانی بۆ بڕاوەتەوە. محەممەد نەزەری لە نۆی جۆزەردانی ساڵی 1373 هەتاوی لەلایەن هێزەکانی سوپای پاسداران دەست بەسەر کراوە و حکمی زیندانی هەتاهەتایی بەسەردا سەپێندراوە و ماوەی 22 ساڵە لە زیندانی ڕەجای شاری کەرەجدایە. والی درودی ساڵی 1375 هەتاوی دەست بەسەر کراوە و حکمی هەتاهەتایی بۆ بڕاوەتەوە و 10 ساڵە لە زیندانی تزەلاوای کرمانشاو 9 ساڵیش لە زیندانی یەزدی تێپەڕ کردووە. عومەر ئیمامی خەڵکی جوانڕۆیە و حکمی هەتاهەتایی بەسەردا سەپێندراوە و ماوەی 20 ساڵە لە زیندانەکانی کرمانشاو یەز لە زینداندایە. عومەر فەقێپور لە زیندانی ڕەجای شەری کەرەجدایە و پێش 17 ساڵ بەر تۆمەتی هەوڵدان دژی ئاسایشی نەتەوەیی بە زیندانی هەتاهەتایی حکم دراوە. خالید فەریدونی لە بەندیخانەی ڕەجای شاردایە لە خەرمانانی ساڵی 1379 هەتاوی دەست بەسەر کراوە و بە زیندانی هەتاهەتایی زیندانی کراوە. کەریم معروف عەزیز خەڵکی باشووری کوردستان و 19 ساڵە لە زیندانەکانی ئێراندایە و حکمی هەتاهەتایی بەسەردا سەپێندراوە. سەرجەم ئەو زیندانیە سیاسیانە بە تۆمەتی محارەبە و ئەندامبوون بە یەکێک لە پارتە سیاسی کوردیەکانەوە سزا دراون.